ئێمە لەگەڵتان بەردەوامی میوانێکم لە کەرکووکەوە لەگەڵدایەکە حەسەن شێخانی ئەندامی مەکتەبی سیاسی بزوتنەوەی ئیسلامیە. ئەم کاتتان باش کاک حەسەن، بە سپاسەوە کە لەگەڵمان ئامادە بوون. ئێوە وەکو بزوتنەوەی ئیسلامی پەیوەندیەکان لەگەڵ پارتی چۆنە بینن، یاخود پەیوەندی خودی ئێوە چۆنە و چاوەڕێی چی لە کۆنگرە دەکەن؟ بەڵێ سپاس بۆ جنابێت بۆ بینەرانی خۆشەویست. میوانداری لایەن و حزبە کورسانەکان دەکەن بۆ خوێندنەوەیان لەسەر ئەنجامدانی کۆنگرەی چواردەی پارتیکوڵی کورسان. حقیقەت کارێکی جوانێکەوە خەڵکیش خۆتانیش هەڵسەنگانی خۆتان هەبێ و خوێندەوەتان هەبێ بۆ ڕێوشوونی ئەنجامدانی کۆنگرەکە. حقیقەت پەیوەندی بزوتنەوەی ئیسلامی لەگەڵ هەموو حزبەکان هاوسەنگی تەواوی پێوەیە دیارە و ئێمە هەوڵەدەین لەگەڵ لایەنە کورسانەکان ئەگەر ئەم سەری سوکولار بێت تا ئەو سەری ئیسلامی ڕاست و چەپ ئێمە پەیوەندێکی هاوسەنگ و مێژوویەکمان هەیە و ئێمە ئیدارەمان بەدەست بووە هەموو حزبە ئیسلامیەکان و حزبی چەپ و شوعی وان لەژێر سنووری ئیداری ئێمە بوو. ئێمە هاوسەنگیە لەگەڵ ئەم حزبەکانە پارێزین. چجا ئەگەرەگە ناخۆشیەک یا لە قۆناغی لە قۆناغەکانی مێژووی بزاوی ڕزگاری خوازی گەلەکەماندا ئەگەر تۆزێک تەنانەت جەنگیشەوە بێ، بەڵام ئێستا دۆخێکی ترە. ئێستا ئێمە لە بەردەم بڕیاردان لەسەر چارەنووسی کۆمەڵی بابەت هەن لە پرسی گەلەکەمان. ئێمە لەسەرەوە بڕیارە دەینیم ڕۆ ئەبێ ئێمە پیاوی ئەم قۆناغە بین و بتوانین چۆن وەکو ئەرکێکی نیشتیمانی ئاینی ئەخلاقی بەرامبەر دۆزی ڕەوەی گەلەکەمان ئێمە ئەو کارە ئەنجام بدەین لەسەر ئەو بابەتەیە. و کۆنگرەیش گومان لەوەیە نییە هەر حزبێک یا هەر ڕەوتێک کۆنگرە ئەنجامەدا بۆ دووسیە ڕەهەندیتیایە، ڕەهەندێکی یاسایی و لەلایەن کۆمیسیۆن و وزارتی ناخۆ و ئەو بابەتانەیە و ڕەهەندێکی متمانە بەخشینەوەیە بە سەرکردایەتی و ئەندامانی کۆنگرە و لای ڕای گشتی و لای ڕای جەماوەری ئەو حزبە دووبارە متمانە بخشێتەوە بە کەسەکان و بە سەرکردایەتیەکەی نوێی ئەو حزبە. و هەروەها بۆ لەوانەیە پرۆپاگەندێکی هەڵبژاردن بێن، چکەم ناکرێ عیبێکی گەورەیەکەوە کۆنگەری حزبە کورسانەکان دوا بخەوێ حزبێکی دیاریکرا و دوا بخۆیا کۆمیسیۆن بکاتە سەریان بڵێن کۆنگەرە ئەنجام بدەن. ئەو ڕەهەندە یاساییە، ئەو ڕەهەندی کۆمیسیۆن، ڕەهەندی جەماوەری بوون، ڕەهەندی متمانە بەخشین لەناو کۆنگەرەیە زۆر گرنگەوە. کۆنگەرە بۆ هەڵسەنگاندنی چەند ساڵی پێشووە لە ئاسی ڕاگەیاندن و پەیوەندیەکان و ڕێخستن و ئاسی ئەو کاری ئەو حزب و چالەکی ئەو حزبی لە پێشووتورا کردێتی و پێداچوونەوەیە بە پەیڕۆ پرۆگرامی ئەو حزبە و دانانی ئیستراتیژیەتی ئایندە بۆ ئەو حزبە و کۆمەڵی بڕیار ڕاستپاردەی گرنگ دەربارەی ئەو هەلومەرجانەی کەوایە ئەو دۆخە ئیستاتە ئارەوە بتوانین بڕای لەسەر بدەن. و ئەمە کارێکی باشە ناو حزبەکانە. بەڵام ئایا دیدی حزبەکان دیکە بۆ کۆنگرەی پارتیکوڵی کوردستان چۆنە ئیسە دێنە سەری لەسەری قساکەین؟ باشە، منیش دەمەوێت هەر هەمان شت لە جەنابتان بپرسم. ئەوە باسی هەموو کۆنگرەکانە بەگشتی کە ئامانجیان بەو شێوەیە. ئێوە چۆن لە کۆنگرەی پارتی دەڕوانن؟ تێڕوانینی ئێوە چی؟ ئیمڕۆ پارتیکوڵی کوردستان ئیمڕۆ تەمەنی چێناو 76 ساڵ و ئەو بینەرانی وایسە تەماشای ئەم بەنامە و لێدوان و چاوپێکەوتنی منەکەن لەوانەیە لە 1970 تەمەنیان لەوە کەمتر بێ. پارتێک تەمەنێکی زۆر گەورەیە، ئەزمونێکی زۆر گەورەیە. لە بەغدا سێ کۆنگری ئەنجام داوە، لە هەولێر سێ کۆنگری ئەنجام داوە، لە قەڵازێ، لە کادی شۆڕش، لە کادی خەبات کۆنگری ئەنجام داوە بە ئەندازەی ژمارەکانی گۆڕیوە و ینی ئەمە کارێکە کە کەس ناتوانێت کۆڵ لێ بکە و ئەم شێوازە ڕیتمەی ناو حکومڕانی ناو پارتیکوڵی کوردستان ئەمە لە باڵێن ڕژڵات ناوڕاست ئەمە باو بووە. حتا لە لای چەپەکانیش لە دەوڵەتی وەکو چین کە ملیار و نیوەکە تەماشاکەی لە کۆنگەرەی گشتی و لە پەلەمانی گشتی ئەو وڵاتە بڕاردن تەنها سەرۆکەیان تا تەمەنی بێ هەرمێنێتەوە. ینی لە ئەوە کۆریای باشوورە، کۆریای باکوور و لە یابان و لە ئەم ڕیتمە شێوازەر کاریسمایی کەسەکان کاریگەریان لەسەر شێوازی بڕاردانی ناو ئەو حزبە هەیە و کاریگەری لەسەر تەنانەت ناو دەوڵەت و ناو وڵاتەکانی دەوروبەریشەیە. ئێمە وەکو بزوتنەوەی ئیسلامی تێڕامانی تایبەتمان هەیە دەربارەی یا دیدی تایبەتمانی دەربارەی کۆمەڵی بابەت کامە ئێمە حەزەکەین باسی بکەین. بۆ نمونە دروشمی کۆنگەرە لە ئازادی دموکراسی و دادگەری بەڕاستی ئازادی دموکراسی هەر خۆیەکێکە، بەڵام پارتیکوڵی کوردستان کە لەگەڵ حزبەکانی دیکەیە ئەندازیاری ڕیفراندۆم و
ینی کۆمەڵی بابەتینەتەوەی بوون ئەی دروشی سەر بەخۆی بۆ نەبێت ینی ئەوە زۆر گرنگتر بوو لەمەی باس بکرێت یا ئەگەر ئێمە داوای شەرەکەت و تەوازن و تەوافقەکەین لە بەغدا ئایا ئەو شەرەکە و تەوازن تەوافقە لە هەرێمی کوردستان نێوان حزب کوردستانەکان پارتی کوردی کوردستان هەڵداوە بێتە دی و لە پەیوەندیەکانیانە لە بڕیاردانیانە لە ناو پەرلەمانە دەستەی سەرۆکایەتی هەرێم مامەڵیان لەگەڵ حزبەکان دیکەی ئاو هاوسەنگیان پاراستووە بەدی ئێمە لەوانی نەپارێزرا بێت و هاوسەنگی تەواوی تیان نەبوێت. باشە ئێوە دەزانن کە ئێستا لە بەردۆخێکی سەخت و هەستیارداین و بەستنی کۆنگرا لەم کاتە بۆ پارتەکان ئایا پێتان وایە سەخت نییە یان لە کاتێکا کە ناوچەکە بە کۆمەڵێک قەیراندا تێئەپەڕێت؟ زۆر گرنگە ئەمڕۆ بۆ ئێمە بۆ وێنای هەرێمی کوردستان پرۆسەی سیاسی پرۆسەی هەڵبژاردن هەڵبدەین پرۆسەی سیاسی کە لە خۆی ئەبینێت تۆ لە حزبە کوردستانەکانە بتوانن کۆنگەرەکانی لە کاتی خۆی ئەنجام بدەن کۆنگەرێکی تەندروست و دروست ئەنجام بدەن و خوێندنەوەی چاودێریانی سیاسی و حزبێک بۆ کێمە حزبێکی بستنی ئیسلامی دوای کۆنگەرە خوێندنەوەکان چی ئێستا گرنگ نییە بڵین دەستخۆشی لەکەنی پرۆزبایی لە کەسی فلان و کەسی ئەواکەین نا دوای کۆنگەرە بنمیچێکی با بڵین کاتی سەقفێکی زەمەنیدا ئەندرێت کەوا بۆ ماوەیەک ئەو بڕیار و ڕاستپاردانەی لە یا ئەو گۆڕانکان لە فەرۆ پرۆگرام یا ئەو شێوازی هەڵبژانی سەرکردایەتەکان ئایا هاوسەنگی ناوچەکانی گەرمیان و کەرکووک و شوێنەکانی دیکەی پێوە دیارە ئایا باسی سەرۆکی کۆمەر خۆتان زانین چنێت تاخیرکەوتایە پۆستی وەزیری خارجی و پۆست وەزیرەکانی دیکە و پۆستەکانی بەغا و مامەڵەکردن لەگەڵ بەغا و دۆسیەی نەوت و مادەی 140 و پۆستی پارێزگاری کەرکووک و پۆلیسی با بڵێن سەرۆکی زانکۆی کەرکووک و قایمقامی کەرکووک و دەیان بابەت هەن لە ئێستا ئەرکی پارتی کوردی کوردستان بەڕاستی لەم کۆنگەرەیە زۆر گرنگە بە تایبەت لە کۆمەڵی سەروەری کوردستانیانی ئەوە زۆر گرنگە نووسینەوەی دەستور بۆ هەرێمی کوردستان زۆر گرنگ بوو کە بەغدا ڕێگەی داوە تۆ دەستوری بۆ هەرێمەکەت بنووسی کە تۆ ئەوە نزیکەی چەندین ساڵە بۆ پارتی کوردی کوردستان لەگەڵ حزبەکانی دیکەڵیان داوە ئەو دەستورە کە مای شانازیە بۆ هەر سێ پارچەکەی دیکەی کوردستانیش و ئەمان لە ئایندەدا ئیمڕۆ بیاسبە بێ ئیمڕۆ جەنگی جیهانی سێم دەرگای هەموو وڵاتەکانی کوتیوە و ئەوە تا نەخشەی ناوچەکە باشە کاک حەسەن ئەمە بەنسبەت پارتیەوە ئەی بەنسبەت لایەنە کوردەکان یاخود باسی کۆدەنگی لایەنە کوردەکان بکەین کۆدەنگی لایەنە کوردەکان تا چەندە گرنگە ئێستا بە تایبەتی لە بەرامبەر بەغدا؟ زۆر گرنگە من بەستم ئەو پەیامە بگەێنم کەوا ئیمڕۆ پرۆسەی سیاسی کە لە پرۆسەی کۆنگەرە و هەڵبژاردن و ئەوانە خۆی دەگرێتەوە تا ماڵی کورد سەقامگیری بێت تا ئێمە یەکەڵوێست بین لە بەغا تا بتوانین بە یەک تیم بچینە بەغا بە یەک فەریقی بە یەک تیمی کار بکەین دیارە نێرانی کورد زیاتر ینی سنگ بۆ بڕیارەکانمان و بۆ وتەکانماندا دەنێن ئیمڕۆ لەم قۆناغەیە بۆ هەر سێ پارچەکەی دیکەی کوردستانیش کەوا بزانن لە ئایندەیە ئیمڕۆ خۆتان زان ناوچەکە برە گۆڕانکاری دەشێ بۆ بزان ئەوە پرۆسێکی سیاسی لە کوردستانەیە ئێمە حقیقەت ئەڵێم یعنی من وا بینم تەنانەت لە حزبە کوردستانەکانە کۆنگەرە ئەنجام بدرێ باشە نزیکەی 200 حزبی عەرەبی هەن لە عێراقدا قەت نابینی کۆنگەرەیە ڕۆژنامەوەنیە یا شتێ بکەن باسکەن لە کەناڵەکانە تەنها لە هەوڵی داخراوە کۆنگەرەکان ئەنجام بدرێن بەڵام تایبەتبەندی کۆنگەرەکانی کوردستان بۆ نوێستان بزودنەوەی ئیسلامی کۆنگەرەمان ئەنجامداوە ڕاگەندەکان هاتناو هۆڵی کۆنگەرەکەەوە ڕووماڵی تەواوەتی ناو ڕێوشێنی کۆنگەرەکان کردووە و پارتیش وا و یەکێتیش وە حزبەکانی دیکە ئەمە وێنایەکی جوانە بۆ نەیارانمان بۆ ناو خۆمان بۆ پرۆسەی سیاسی گشتی بەڵام ئەگەر شێوازی سەرۆکایەتی هەڵبژاردن ئەوە بابەتێکە ینی پارتیەکان خۆیان زیاتر دەزانن چی لە بەرژەوەندی پارتیا کێ بە سۆرەکی هەڵبژێن کێ بە جێگەر هەڵبژێرن بەڵام من لێرەوە ئەڵێم ئەوایە ینی ئەو زوڵمە لە شخصی ڕێزار کاک مەسعود بەرزانی نەکرایە بۆ ئەوەی بۆ سەرۆکی پارتی ئەوایە ئیمڕۆ ئێم کۆکارێکی کوردی دروست بکرایە هەموو لایەنەکانی تیا بووایە چکەم نە پەرلەمانی کوردستان نە سەرۆکایەتی هەرێم نە ئەوە ناتوانین ئیمڕۆ با بڵێن دام و دەستگاکان لە ئاسی بەرپرسیارەتی ئەم قۆناغەیە بن ئێمە سوپایەکمانەیە لە وەزیری خانشتین لە پەرلەمانی خانشتین لە سیاسەتمەدار ئەوانە لە کۆمکارێکی کوردی کوردستانیە کۆ بکراینەوە ئەوانە هەمووی خاوەن خیبرە خاوەن ئەزمون و پەیوەندیان لە ئاسی ئیقلیم لە ئاسی ناوڵ ئاسی عێراقا لە ئاسی وڵاتەکانی دەوروبەرە زۆر باش بوو و هەمووشی موچەی هەیە وەیش ئەرکی تێ ناچێت کۆمکارێکی کوردستانی لە جێگەی کۆنگەرێنەوەی کورد دروست بکرایە و سەرۆکایەتی ئەم کۆمکارە خولی بوویایە بۆی نەڵێن پروپانگەدێ بۆ کەسی دوو کەس یا شتێکیاوە بۆ ئەوەی بتوانین لەم قۆناغەیە بەرپرسایەتی ئەم قۆناغەیەک بن ئەستۆی خۆمان وەک ئەرکێکی نیشتیمانی
ئاینی ئەخلاقی بەرامبەر دۆزی ڕەوای گەلەکەمان. بەڵێ سپاس بۆ بەشداریتان لە کەرکووکە حەسەن شێخانی ئەندامی مەکتەبی سیاسی بزوتنەوەی ئیسلامی لەگەڵ مامۆ سپاستانەکەم.